ئامادەوانی بەڕێز بە ناوی ڕێکخراوی داکۆک و ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی داکۆک بە خێراتنێکی گەرمتان دەکەین. سەرەتا دقیقەیەک وەستان بۆ جانی پاچی شەهید مامۆستا جیهانتەها و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. خوێندنەوەی پارچەیەک لە قورئانی پیرۆز بەڕێز کاک هۆشنگ فەیسەڵ با بفەرمێن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. ئەمە دەبوانی بەڕێز چیرۆکی تیرۆرکردنی مامۆستا جیهانتەها پارچەیەکە بەشێکە لە چیرۆکی زوڵم و ستەمی حکومڕانی 30 ساڵی یەکێتی و پارتی. بۆیە ئەم قەزیە قەزەیەکی گشتیە، پەیوەندی بە تاکی کۆمەڵگەی کوردیەوە هەیە کە لە ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە ژیانە گوزەرێنن. لەسەر قسە، لەسەر ناڕەزایەتی، لەسەر چالاکی مامۆستا جیهانتەها تیرۆر کراوە. ئەمە بەڵگەی ناوێ. جاری وا هەیە کە تاوان، کە دزی، کە چەنەهاشت ڕوو ئەدا شتەکە دیارە کراوە، بەڵام بەڵگە نییە لە بەردەسە ناتوانی بیسەلمێنی. ئەگەر بەڵگە نەبوو بۆ سەلماندنی تاوانێ ناکاتە ئەوەی کە ئەم تاوانە ڕووی نەداوە و ناکاتە ئەوەی کە تاوانبار تاوانەکەی لە گەردن بێتەوە و ئیتر بڕوا بە خەڵ بهێنێ کە نەخێر لەبەر ئەوەی بەڵگەیەک لە بەردەسانیە هەیشە. بۆ مامۆستا جیهان بەڵگەش لە بەردەسایە لەبەر ئەوەی دادگایەکی عادیلانە نییە تاوانەکە ساغ بکاتەوە، کەیسەکەیەک لای بکاتەوە، ئیتر بڵێن ئەم تاوانبارە تاوانی نییە و چۆن بڵێ تاوانەکە ڕووی نەداوە. پێشەکی ئەمەوێ بە خێراتنی یەک بە یەکتان بکەم وە سوپاسی ئەنجومەنی بێرمیگامی ڕێکخراوی داکۆ بکەم بۆ ڕێخستنی یەکەمین ساڵیادی شەهید و شەهیدکردن و تیرۆرکردنی مامۆستا جیهانتەها. کوشتن و تیرۆرکردن بووەتە پیشەی ئەم دەسەڵاتە و بە تایبەتتر ئەم کابینەینۆ کە مەسرور بارزانی ڕابەرایەتی کرد، کابینەیەکی تاکڕە و پۆلیسی بوو و لە هەر کوێ دەنگێکی ئازا و ئازاد هەبوو بێ توانی بێتی یا کپی کردو یا تیرۆری کردووە. شەهید مامۆستا جیهانتەها هۆکاری تیرۆرکردنەکەی تەنها ئەو دەنگە ئازایانەی بوو کە لە چاوپێکەوتنێکە ڕووبەڕووی وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێم وەستایەوە قسەکانیشی هەمومان گوێمان لێ بوو و ئێستاش قسەکانی ماونەتەوە، ئەتوانین سەیریان کەینەوە گوێیان لێ بگرینەوە کە وشە بە وشەی ڕاستین و ناخی ئێمە هەڵ ئەڕێژێ بەرامبەر ئەو دەسەڵاتە گەندەڵە تەنها و تەنها ئەڵێ لێمان گەڕێ قسە بکەین. یعنی ئەم دەسەڵاتە بە تایبەتی ئەم حکوومەتەی کابینەی مەسرور ڕێگەی قسەش پێ نادەن، مەجالت نادەن تەنها ئەوەی بە ئازادانە بتوانی بیڵێ جگەل لەوەی ئللا ببی بە باشکۆی ئەوان و ببی بە کۆیلەی ئەوان و ئەوەی ئەوان وتیان تۆ تەنها بەوە بڵێ چاکە. و مامۆستا جیهانتەها بەڵگەی زۆر ڕوون و وازەح هەیە بەڕاستی سەبارەت بە تیرۆرکردنی. پێشەوەی ڤیدیۆکان ئامادە بکەم برادەران، و کۆمەڵێک دیکۆمنتی تر هەیە بنەماڵەکەیان و وەکو ئەسرار بە میانوتیا ئەز ناکەن باسی بکەن لەبەر قەزەی کەیسەکەی. زۆر دیکۆمنتی تر هەیە سەبارەتەن بە سوتاندنی و بە ئەوەی، بەڵام بەر لەوەی ئێمە باسی بچینە ئەو قوڵایە لە راپۆرتەکەدا زۆر بابەتان بۆ ڕوون دەبێتەوە. یەکەم جار لە مێژوودا
سەرچۆخێنەرانە وردەکاریە ترسناکەکانی پلانی تاوانکاری بارزانی بۆ پێشێرکاریە گەورەکانی مافەکانی مرۆڤ کە چەندین ساڵە بەردەوامە و بە سوتاندنی ژنێکی کوردیشەوە بە تەواوی و باشکرا لەژێر ڕۆژناییدا دادپەروەریدا ئاشکراکرێ تاوانەکانی مافی مرۆڤ و مەدەنی ڕژێمی بارزانی. ئەو سێ جار وەک نوێنەری مامۆستایان لە ڕاگەیاندنەکانی کوردستان دەرکەوت و ڕەخنەی لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. بێدەنگکردنی گیان تا بەشێکە لە هەوڵە بێبەزەیە بەردەوامەکانی بنەماڵی بارزانی ئەوەی لە ڕاستیدا ڕوویدا ئەوە بوو کە کاربەدەستانی دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی جیهانی بێدەسەڵات و بێبەرگریان بێدەنگ کرد و کوشتیان. بۆچی تیرۆر کرا؟ موضوعی حیزایەتی نەتێتە ناو موضوعی شتێکی کەوتشی دژایەتی من دەترسم قسە بکەم وەڵاهی ئەوە ناتوانم بیکەم وەڵە نازانم چ بەرنامەکە دیارە بوونە و ئاشکرایە دەبا منش تۆزێ بە ئازادانە قسە بکەم دەبا منیش هەندێ بە ئازادانە قسە بکەم داوای حەقی خۆم بکەم داوای حەقی گەنج بکەم فەقیر هەژار شەهیدی حەقبێژ مامۆستا جیهان تەها لە ساڵی 1970 لە شاری هەولێر لە خێزانێکی مامناوان لەدایک بووە. خاوەنی نامیرکەیەکە بەناونیشانی خۆشەویستی لە خودداوە فێربا هەروەها دەیان نووسینەتر کە بەجا نەکراون. لە ساڵی 2017 هاوسەرگیری دەکات و خاوەنی دوو کوڕ دەبێت بە نامی باران و بیرهان. ئامادەبان ئەم راپۆرتەیە هەموو شتێکی خستە ڕوو هیچ قسەی بۆ ئێمە نێشتۆ بەحقیقەت هەمومان دەسەڵاتی هەرێمی کوردستان هەمومان پارتی دەناسین و هەمووشمان دەزانین لە هەولێر کەس نییە دەنگ هەڵبڕێ ئەوەی دەنگ هەڵبڕێ یان بە فیشەک وەڵام ئەدرێتەوە یان ئەسووتێندرێ سەرباری سوتانەکەی سەرباری تۆمەتبارکردیان زیندانیکردن و ئەشکنجەدانیشان تۆمەت و سیناریۆیان بۆ دەبەخشنەوە بە نەوعێک کە لە کەسایەتیشیان لەکەدار بکریان کەسایەتیشان تیرۆر بکرێن. ساڵێک تێدەپەڕێت بەسەر یەکێک لە قێزەونترین و درندانەترین تاوان لە مێژووی کورد و مێژووی مرۆڤایەتیدا کە ئەوی سوتاندن و ئاگرتێ بەردان و تیرۆرکردنی مامۆستا جیهان تەهای خەڵکی شاری هەولێرە لە کوردستانی عێراق لەلایەن دەسەڵاتدارانی کورد. هەر لە سەرەتاوە دەسەڵاتی کوردی هاوشێوەی تاوان و تیرۆرەکانی ساڵانی ڕابردوویان هەوڵی شێواندن و بەلاڕێدابردن و شاردنەوەی تاوانەکەیان دەدا لە چاوی خەڵک و چاوی میدیاکان هەوڵیان دەدا ژێر بەشێر لە ژێر بنەماڵەکەیان لەگەڵ بنەماڵەکەمان وەکو ڕووداوێکی هاتوچۆی ئاسایی کۆنتترۆلی بکەن و تێی بپەڕێنن. بەڵام خۆشبەختانە بە هەوڵی خەڵکی بە شەڕەفی کوردستان و ئازادی خوازان و خەمخۆران بەهۆی هەبوونی ئەزمون و شارەزایەکی زۆر لەگەڵ تاوان و تیرۆرەکانی دەسەڵاتی خۆماڵی کوردی هەرزوو سیناریۆی ئەو تاوانە قێزە و نەشپوچەڵ کرایەوە. لە یادی شەهید مامۆستای حەقبێژدا ئەوەی لە ژیاننامەکەی کە بۆ من گرنگ بوو وتەی فەیلسوفێکی هێنامەوە بیر کە دەڵێت تاچێکی ڕۆشنبیر دەتوانێت پێشەنجی کۆمەڵگایەکە بۆ ئازادی. کەوا بوو مامۆستای حەقبێژ بەڕاستی لە کارنامەی ژیانیدا خاوەن پاشخانێکی فکری هۆشیاری کۆمەڵایەتی حەقبێژی دادی کۆمەڵایەتی و داوای بنیادنانی کۆمەڵگایەکی ئازاد و دیموکرات عەدالەتخوازی کردووە. بۆیە دەسەڵاتێک بەو هەیمانە بەهێزەی دەسەڵاتێک بە هەموو هێز و تواناکەی کە ئێمە دەزانین سەرمەشقی ئەم تیرۆرەی بنەماڵەی بارزانی و دەسەڵاتی کوردی نەک لە 33 ساڵی ڕابردوو بەڵکو لە شێخ ئەحمەدی بەرزانی 1998ەوە کە وەک پاشخانێکی دەسەڵاتی ڕەقابەتی کوردایەتی یان وەکو نوێنەرایەتی کوردایەتێکی ساختە ڕەعیەخۆرێکی کوردی کە دەستیان پێکردووە لە کەسایەتیە پێشەنگەکانە ئەو کەسایەتەی کە پێشەنگ بوون لە ئاسی ڕۆشنبیری و فکری لە ئاسی ئەخلاق و سیاسەتی کۆمەڵایەتی و بۆ هەنگاویان ناوە بۆ بنیادنانی کۆمەلگایەکی هۆشیار بوونەتە هەدەف و ئامان جوانەی کە لە ناویان بەرن. هەر لە سەردەمی کۆنەوە هەتا ئەمڕۆ ببینە
یانی ئەگەر لە شۆڕشی کول لە شاخی شا ببینین ئەو خەڵکانەی کە پێشەنگایەتی ئاستی وشیاریان کراوە یا تیرۆر کراون یا دەربەدەر کراون یا وایان لێکراوە کە ڕەوە دووکرێن دەربەدەری وڵاتان بنیام تەسیم بە سیاسەتی داگیرکاری و خیانەتکاری بن. ئەوەی کە زۆر گرنگە من لێرەوە مەوێ بیڵێم ئەویشەوەیە دەسەڵاتی کوردی لە ساڵانی پێشوو زۆر بێبنەتانە دەستی بۆ تیرۆرکردنی خەڵک بردووە. من بیرمە لە نەوەتەکانە خەڵکیان خسۆتە گونی خستیانەتە ڕووباری سیروان و ئەو شەخصانەیش هەنێکیان ئێستا لە ژیانە ماون و هەنێکشیان نەماون کە دەستیان بۆ ئەو کارە نەبردووە و دوای ئەوەشە بە عالەمی ئاشکرا خەڵکیان تیرۆر کردووە تا گەیشتەوە خۆناغی کە هەمومان نەزانین کە کاوە گەرمیانی دەسەڵاتی یەکێتی تیرۆری کرد سەردەش عوسمان دەسەڵاتی پارتی تیرۆری کرد بە ئاشکرا لە ناو جەرگەی شارەکانە تیرۆرەکرێ یان لە ماڵی خۆیانە یان ئەڕفێنێن بۆ دەرەوە. ئەوەی کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەمەوەیە کە بە دەنگەوە هاتنی خەڵک وای کرد کە دەسەڵاتم پلانە بگۆڕێ بە جۆرێکی کە وەکەوەی کە مامەسا جیهان تیرۆر کراوە شێوازی تیرۆرکردنەکەی بەوەی کە بە حادیسەی سیارە بۆ کە ئەم سیارەیە سوتاوە ئەم سیارەیە ئاگری گرتویان لە شوێنێکی ترا بووە بۆ ئەوەی کە ئەو تیرۆرە پەردەپۆش بکەن. دڵنیا ئەمەش کاریگەری دەنگە ئازادەکان بووە کاریگەری میدیا بووە لەسەر دەسەڵاتی کوردی کە ئێوە ناتوانن چی دیاوە بەردەوام بن لەسەر تیرۆرکردنی خەڵک بەڵکو خەڵکی کە هەیە ئازادی خواز هەیە دێتە دەنگ لەسەر ئەم بابەتە و لەسەر ئەم تیرۆرکردانە. دەسەڵات ئێستاەوەی کە پەنای بۆ بردووام جۆرە تیرۆرکردنیە ئیدی لە ڕێگای بڕینی لاسیکی سیارە بێت یان ئەوەی کە هی برێک بێت یان دەستشکانەوەی سیارە بێت بەسەر قەمەرە و بەکارێنانی لۆری تانکەر ئەم جۆرانە یا سوتانی سیارە یان بەکارێنانی بۆمبی لاسیکی یان بەکارێنانی بۆم بۆ ناو تەنکی بنزین هەموو جۆرە تیرۆرێک بەکارێنن جگە لەو تیرۆرانەی کە لە ساڵانی ڕابردوو ڕوویداوە بە ئاشکرا کردویان. ئێستا ئەوەی کە زۆر مەترسیدارە ئەم جۆرە تیرۆرێکە بێ قسەی لەسەر بکرێ وەکەوەی ئەڵێن مامەسا جیهان تووشی حادیسە بۆ تووشی ڕوودا بۆ سیارەکەی ئاگری گرتووە نەخێری شتێکی وانێ چکە ئەو راپۆرتەی کە کراوە لەسەر مامەسا جیهان کە من ئێستا خۆم زۆرم تەئەسر بوومە ئەو راپۆرتە بالفعل دەسەڵاتی کوردی لە ئینسانی وشیار ئینسانی بوێر ئەترسێ لە خەڵکی ڕەخنەگر و قەڵەم بەدەست ئەترسێ بۆیە هەموو ڕێگەکەرە دەبەر بۆ لە ناوبردنیان ئامادەبووان ئێمە هەمومان لەسەر ئەم ڕێگای بەردەوام دەبین و کۆڵ نادەین لە داکۆچیکردن لە ماف و لە حەقی هەم هاوڵاتیان هەم ئەو شەهیدانی کە لە ڕێگای ئازادیدا جانیان بەخت کرد.